سڵاو هاوڕێیان، من ئالا ئەحمەد خوێندکاری قۆناغی چوارەمی زانستی کۆمپیوتەر. لەم وانەیەدا باسی ڕۆڵەکانی سیستەم ئەنالیز دەکەین. یەکەم defining requirements، واتە دیاریکردنی ڕکوایرمەنتەکان و دیاریکردنی پێداویستیەکان. چۆن دەزانین کە پێویستمان بە سیستەمێکە، ئەمەش جێبەجێکرێت، ئەم خاڵە جێبەجێکرێت بە مقابلەکردن و چاوپێکەوتن لەگەڵ یوزەرەکان، ئەو کەسانەی کە سیستەمەکە بەکارهێنن. دووەم prioritizing requirements، واتە ڕیزکردنی ڕکوایرمەنتەکان بە پێی گرنگیان، ئەمەش هەر بە وەرگرتنی بیرروباوەڕی یوزەرەکانە وە بەدەستهێنانی ڕاوبۆچوونی یوزەرەکان دەبێت. سێەم fact gathering، کۆکردنەوەی زانیاری، بەدەستهێنانی زانیاری کۆکردنەوەی دەیتا لەسەر سیستەمەکە، واتە کۆکردنەوە و وەرگرتنی دەیتا و زانیاری وەرگرتنی ڕاوبۆچوونی بەڕێوەبەرەکان، و هەروەها نزمترین ئاستی یوزەرەکان دەبێت بایەخ و گرنگی پێ بدرێت، واتە دەبێت ڕاوێژ لەگەڵ هەموو یوزەرەکان بکرێت. چوارەم analysis and evaluation، شیکردنەوە و هەڵسەنگاندنی. خاڵی پێنجەم solving problem، واتە چارەسەرکردنی کێشەکان، واتە ئەو پێویستیانەی کە لەلایەن ڕوون نییە و نازانن چۆنە، تۆ بۆیان دیاری دەکەیت. ئەو پێویستیانەی ڕوون نییە لە یوزەرەکان، تۆ بۆیان ڕوون دەکەیتەوە و پێویستیەکانیان بۆ دیاریەکەیت، و هەروە پێشنیاری کۆمەڵی ڕێگا و بەدیل بۆ چارەسەرکردنی کێشەکان دەکەیت، واتە موازنە و پێوانەکەیت لە نێوان بڕی تێچوون و ئەو سوودەی کە دەستمانەکەوێت، دیاریکردنی بڕی تێچوون و بڕی قازانج. شەشەم drawing up specification، واتە بتوانین نەخشەی شتەکان لەسەر پەیپەر بکێشین، توانای کێشانی وێنەی هەبێت بۆ شتەکان، واتە پێویستی کار و چالاکیەکان، کێشانی سپێسیفیکیشنی کار و چالاکیەکان. سپێسیفیکیشن مەبەستی کۆمەڵێک پێداویستیە بۆ ئەوەی لەلایەن شتێکەوە یان لەلایەن خزمەتگوزاریەکەوە بەکار بهێنرێت، و هەروەها ئەوەی کە دەکێشرێت ئەبێت لای یوزەرەکان ڕوون بێت و بە ئاسانی لێی تێبگەن، و هەروەها لەلایەن بەکارهێنەرەوە قبوڵ بکرێت و ئەبێت شتەکە زۆر ڕوون و دەقیق بێت و تێر و تەسەل بێت، و دەبێت پێشتر خۆی بۆ گۆڕانکاریە چاوەڕوان نەکراوەکان ئامادە بکات کە لەوانەیە لە هەر کاتێکا. خاڵی حوتەم سیستەم دیزاین، داڕشتنی سیستەمەکە، دیزاینکردنی سیستەمەکە، واتە دیزاینێکی مەنتیقی بۆ سیستەمەکە بکات، و دەبێت ئۆبجێکتەکان دیاری بکات و ئەبێت داتابیسەکە ڕوون بکاتەوە، ئاسانی بکات بۆ ئەوەی بە ئاڵۆزیەکەی خۆی نەمێنێتەوە. پلانەکە تاقیەکەینەوە بزانی سەرکەوتووە بێت لە پێشدا پلانەکە تێز دەکەین، و هەروەها بێت دیزاینەکە بگونجێت بۆ ئەوەی لەگەڵ گۆڕانکاریەکان کە ڕوەدان گۆڕانکاریەکانە بڕوات. Evaluation system، هەڵسەنگاندنی سیستەمەکە، هەڵسەنگاندنی کێشەکانی سیستەمەکە، واتە بێت لە پاش ماوەیەک لە بەکارهێنانی سیستەمەکە پێویستە سیستەمەکە چییە، و هەروەها پێویستە سیستەمەکە هەڵسەنگێنین بۆ ئەوەی بزانین کێشە و سود و زیانی سیستەمەکە چییە، و هەروەها بێت پلانێکمان هەبێت، پلانێکی خولیمان هەبێت بۆ هەڵسەنگاندنەکە. هەر کاتێک پێویستی کرد گۆڕانکاری تیا بکەین، واتە لە کاتی پێویستدا گۆڕانکاری تیا بکەین. Attributes of a system analyst، تایبەتمەندیەکانی سیستەم ئەنالیز چییە، واتە ئەو تایبەتمەندیانە چییە کە دەبێت لە سیستەم ئەنالیزدا هەبێت. یەکەم knowledge of organization، واتە ئەبێت شارەزایی لە ئیدارە و بەڕێوەبردن هەبێت، شارەزایی لە کاری ڕێکخراوەکاندا هەبێت، و پێویستە لە زمانی یوزەرەکان و کارەکانیان تێبگات، و هەروەها پێویستە کارەکانی بەڕێوەبردن بزانێت شارەزایی لەو بوارەشدا هەبێت. دووەم knowledge of computer and software، پێویستە شارەزایی لە کۆمپیوتەر و پرۆگرامدا هەبێت، پێویستە شارەزایی لەو ئامراز و توڵانەدا هەبێت، پێویستە شارەزایی لەو کەرەسانەدا هەبێت بۆ سیستەم دیزاین بەکاردێت، و هەروەها ئەبێت شان بەشان لەگەڵ پێشکەوتن و تەتەوڕی ڕۆژانەدا بڕوات. سێم good interpersonal relation، پێویستە شارەزایەکی نەتەوەیەتی کەسی باشی هەبێت، و پێویستە وەکو ئەندامی تیم کار بکات، و پێویستە بتوانێت تیمی بچووک بەڕێوە بەرێت، و هەروەها ئینتەرفەیسێک بێت لە نێوان پرۆگرامەر و یوزەرەکاندا، بتوانێت لە یوزەر و پرۆگرامەر تێبگات،
لە یەکتێگەشتن لە نێوانیاندا هەبێت چونکە ئەو کارانەی پڕۆگرامەر ئەیکات ئەبێ بەپی پێداویستی و داواکاری یوزەرەکە. خاڵی چوارەم ability to communicate توانای گەیاندنی هەبێت واتە توانای گەیاندنی فکرە و بۆچوونەکانی هەبێت واتە بە قسەکردن هەم بە قسەکردن و بە نووسینیش بتوانێت بۆچوونەکان بگەێنێت بەم دوو ڕێگەیە بتوانێت بۆچوونەکان بگەێنێت واتە وەڵامی پرسیارەکان بداتەوە توانای وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی هەبێت کە لێی دەکرێت. خاڵی پێنجەم ئەنالیتیکال مایند واتە عەقڵیەتێکی کراوەی هەبێت و مێشکێکی کراوەی هەبێت توانای شیکارکردنی هەبێت و ئیرادە و هەڵوێستی هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان توانای چارەسەرکردنی کێشەکانی هەبێت و بتوانێت مامەڵەی لەگەڵ بکات بۆ بەدەستهێنانی قازانج و توانای مامەڵەی ترێید ئۆفی هەبێت واتە شتێک کەم بکاتەوە بۆ ئەوەی شتێکی تر زیاد بکات ئەم جۆرە مامەڵەیە کە تۆ شتێک کەم بکەیتەوە شتێکی تری پێ زیاد بکەیت پێوترێت ترێید ئۆف و هەروەها توانای تێگەشتنی هەبێت. خاڵی شەشەم breadth of knowledge دەبێت زانیاریکی بەرفراوانی هەبێت زانیاریکی بەرفراوانی هەبێت لە مەجالێکی کراوەدا و هەروەها شارەزایی لە کارە جۆرەکاندا هەبێت بۆ ئەوەی لە دەستگاکاندا بەکاری بهێنێت. Tools used by system analyst ئەو توڵانەی لەلایەن سیستەم ئەنالیزەوە بەکارێت چەند توڵێکمان هەیە. یەکەم data flow diagram دایاگرامێکە ئینپوت و ئاوتپوت و پرۆسسەکانی سیستەمەکە پیشانەدات. decision table ئەمەش تەیبڵێکە کە بڕیارەکان و گرنگی بڕیارەکان و یاسا و ئەکشنەکان لەخۆ دەگرێت. modeling language such as UML زمانێکی سروشتە دەتوانێت بۆ پیشاندانی زانیاری بەکاربهێنێت بۆ نمونە UML کە ئەمەش لانگویجە کورتکراوەی Unified Modeling Language کۆمەڵێک توڵی تایە ئەتوانین لە نواندنێکی دایاگرامیدا بەکاریان بهێنین. خاڵی چوارەم Normalization of Database پێویستە شارەزاییەکی ئاسایشی لەو پرۆگرامادا هەبێت کە بۆ دروستکردنی دەیتابیس بەکاردەهێنرێت. خاڵی کۆتایی Testing Tool ئەو کەرەسە و ئامێر و ئامرازانە دەگرێتەوە کە لە تاقیکردنەوەی سیستەمەکە ئیشمان پێی دەبێت. هاوڕان لێرە دەهاتینە کۆتایی ئەم وانەیە ئیتر سوپاس.